ڕاگەاندراوی کۆبوونەوەی بەرپرسی یەکەمی حیزبە کوردستانیەکان لە کەرکووک. ئەمڕۆ چواردەی دوانزەی 2020 لە بارگای مەڵبەندی دوی ڕێخستنی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەی بەرپرسی یەکەمی حیزبە کوردستانیەکانی کەرکووک بەڕێوەچوو و لە کەشێکی دۆستانە و نیشتیمانەدا بڕیار لەم خاڵانەی لای خوارەوە درا. یەکەم، داوای پێکێنانی هێزێکی هاوبەش دەکەین بۆ سەرجەم پێکهاتەکانی کەرکووک کە سەر بە وزارەی ناخۆی عێراق بێت بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنەی کە لە ناوچەکەیە دروست بووە. دووەم، داوای پێکێنانی ئیدارەیەکی هاوبەش دەکەین لە پارێزگای کەرکووک و بە جۆرێک کە هاوسەنگی بپارێزێ و کۆتایی بە بەرپرسایەتی بە وەکالەت بهێنێ لە شارەکەیە. سێەم، بڕیار درا بە پێکێنانی لژنەیەکی هاوبەش لە حیزبە کوردستانیەکان بۆ بەداداچوونی کێشەکانی کەرکووک بە تایبەتی کێشەی زەویە گشت و کاڵەکان لەگەڵ لایەنی پەیوەندیدار